نۆزدە پرۆژەمان هەیە تەڵەبەکانەوانە بەشی ئینفۆرمێشن تەکنۆلۆژی لە کۆلێژی تەکنیکی سۆران ئەو تەڵەبەکە ئەوانەی بەیانیان و ئێواران پێکەوە ئەو تیمەچیان کردیتەوە کە حازری ئەو فستیڤالە ئەو پرۆژەکانیان کردیتە. طبعاً هەندێکیشیان هەیە فکریان بیرۆکەکانیان زۆر گرنگە و زۆر میهمە یارمەتی لە کوردستان و هەرێمی کوردستان و ئەوانە دەکەن وەکو پرۆژەکانی بەرهەمی ئاوە یان بەرهەمی کارەبا یان سمارت ترافیک ئەوانە پرۆژەکانی زۆر مهم و زۆر گرنگە لێرە ئەو فکرەکان و ئەو بیرۆیەکەکان لێرە جێبەجێ نەکردیتەوە پێشتر ئیجا ئەوانن یعنی زۆر بە احتیمامی لەسەر ئەوانە دەکەنەوە و بەرکو ئەوانن پاڵپشکە و ئەوانە دەدێ و بۆ ئەوانە پێشەوانە بیتەوە. پرۆژەکەیمان لێرانە بازەوەی دەکەین کەوا چۆن ئەو دروستکەین لە هەوا یعنی بەبێ هیچ ئەوە لە هەوا ئەو دروست بکەین. ئەو پرۆژەیە لێرانایتمان ئەگەر تەماشایش بکەنیم هەوا وەردەگریتن دەیکاتە لەناو ئەوەی دادەینێتن دەیکاتە دوو ڕێڕەوێکیان هەوایە گەرمەکە زیاد دەکاتەوە و لایەکەی تریش ئەو هەوایە کاشەی لەگەڵدایەوەی لێ دەکات سڕ ببێتەوە دڵۆب ببێتی دڵۆب ئاومان بۆ دروست ببێتی. وامە شەستاوین وەکو بەشی ئایتی و مۆرکێکی ئایتیمان پێوە کردووە بەرمەجەکمان بۆ داناوە بەرمەجەمان کردووە کە چی بکەین مەسەرەن ئەگەمە ئامێرەکە دەبێت لەو ناوچە چیایەکان دروست دەکرێتن لە ناوچە چیایەکان دایدەنین و بە خۆمان لە ناوەندی شارەکان کۆنتڕۆلی دەکەین. ئێستا کەمە ئەو ئامێرەماوە بەرمەجە کردووە کە پلەی گەرمی و شێم چرکە بە چرکە بۆمان بنێرێتن و هەر کاتێکدا فەرمانمان پێ کرد کە کار بکە بکوژێتەوە مەسەرەن لە کاتێک کار بکە کە پلەی گەرمی بەرزە و شێکەمە یان شێ زۆرە دەست بە ئیش بکاتن. ئەوە فکری پرۆژەکەی مێم و زۆر جەختیشەوە دەکەینەوە کە ئەو پرۆژەیمە بەکاردێتەوە پاراستنی سامانی ئاژەڵ بە تایبەت ئاژەڵە چێویەکان زۆرترین ئاژەڵمان لەدەستوە لە ساڵانی ڕابردوو بەهۆی نەمانی ئاو و سەرچاوە ئاویەکان بەهۆی مشکبوونی سەرچاوە ئاویەکانەوە. ئەگەمە ئەو پرۆژە جێبەجێ بکرێن و دابدرێت ئەوە لەنگ ئەو ئاژەڵانەی کایتمان دەمێنێتەوە و ئاژەڵی دیکەش ڕوانێک کۆز بکاتەوە بۆ ئێرانە و زۆرترین سوودیشی دەبێت مەسەلەن ئەو ئامێرەی مام ئیشی لێژنەیەکی کەشناسیمان بۆ دەکاتن لەو چیانە مەسەلەن تیمێکی کەشناسی دەبێت بچێتن متابعە بکە کە شێ چەندە پلەی گەرمی چەندە بەڵام ئەمە یەک جیازی سابت بەم شێوەیە لە هەر شوێکمانەوێ دایدەنێن چرکە بە چرکە شەی وەردەگرین چرکە بە چرکە پلەی گەرمی وەردەگرین داتا دقە بە دقە بۆمان دێتن یعنی ئەوە نیە مەسەلەن ئێمە بڵێن ئیلا دەبێت تیمێک بچێتە ئەو شوێنە و ئەوەی وەربگرێتن ئەوە بە خۆ لەوێن دەرێ و داتاکان وەردەگرێتن. پروژه ما بیروکه که طاقه شمسیه که جوازی دیگه پروژه دیگه طاقه شمسی دیگه و وزی زیادتر ورگریم لبچن بیروکه که مثلا بیروکه که جوازی تدا کارینای قوت کتن وزی زیادتر ورگریم هندی طاقه شمسی دیگه نه جکه که جیگیرن ثابتن بس یا مدلی دوتش که خوره زفرتن کالی که رخیه دیو رخب یعنی دیو آرستای پیدا کردن بونی منیتش که خوره دی پراستا خوارگیتن اول وقت کتن وزی زیادتر ورگریتن دلنا طاقه شمسی خزن بیدن و هر وها بیروکه کد که آوا کما کنکتی اپلیکیشن که کری اپ اپلیکیشن دیشین لرکای که بزنین که طاقه شمسی ما چند وزته ده و هر وها ما بو پروژه خوم وقت دانای اف وقت یعنی وقت کتن وقتی اتوماتیکی شغل کتن ما لشش سپیدی حتی 5 هواره دانای پیوست نکتن یعنی بچی بهم نیو پیکای همجا وقتی مالا هی یا ما تا چند وقت ویدن ده و وقت دانای بونو من تثبیتن 5 ساعت روزه که داشت که 6 ساعت و وقت جیگیر کی بس جوازی هم یعنی مازن اواد کدو تشکا روزه زفرتن آراستا تشکا روزه ورد دیدن اواد کدو زاک زیاتر ور بگیرتن بخیر بید لسردم استعداد تو که تکنولوژی برای پرسو اما بیروکی کی جوان بو هر بوش پولی دوازده تو که دهاتی که رونیان هبیتن پولی دوازده وبسایتی کی تایبەت من بو هنا و که ویدیوی که چنین مامسای به ازمون و کتاب کانو بسیاری وزارو ربری هر سنگادر مال بودانو
وێژەی و زانستیە هەر لە ماڵە قوتابیەکە گەر لە گەڵ مامۆستا لە پاش بیتن یاخود لە پێش بیتن هەر لە ماڵەوە دەتوانێت سەر وێبسایتەکە ئێمە بخوێنێتن وێبسایتەکەش پێک هاتووە لە چەند شتی تر و سەرنجیشمان هەیە لێرە سەرنجەکە کە پۆلی 12 دەتوانین نای خۆلێ بۆمە بنووسیت و سەرنجەکەشی بداتن ئێمە لە ئەپدەیتی داهاتوو دەتوانین لە بۆی زیاد بکەین لە ئەپلیکیشنێکی خۆمە زیاد